ئەم بزوتنەوەی کە ئێستا لە گۆڕەیە بزوتنەوەی جەماوەری بۆ بە تایبەتی بزوتنەوەی ناڕزایەتی مامۆستایان و فەرمانبەران ڕیشەی لە هەمان ئەو واقعەتە سیاسی کۆمەڵگەی کوردستاندایە، بەڵام هاوکات درێژکراوەی بزوتنەوەی ناڕزایەتی هەفتەی شوباتە یا هەفتەی شوباتەکانە. بە دوای هەفتەی شوباتدا بەردەوام کۆمەڵگەی کوردستان ناڕزایەتی تیا بەرجەستە بووە و بە تایبەتی تریژ یا بە دیاریکراوی بڵێم بزوتنەوەی مامۆستایان و فەرمانبەران لایەنێکی هەرە بەرجەستەی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە کۆمەڵگەی کوردستاندا پێکێناوە بەو هۆکارە سادەی کە بە دوای هەفتەی شوباتی 2011 چەند لە یەکسەر دوسێ ساڵی دوایەوە یەکسەر پرسی مەسەلەی موچە، مەسەلەی لێبڕینی موچە، مەسەلەی نەدانی موچە، مەسەلەی درێژکردنەوەی مانگەکان، مەسەلەی بێدەربەستی حکومت لە دەسەڵاتی سیاسی بۆ دابینکردنی موچە بوو بە کێشەی ینی کێشەی واقعی بەشێکی یەکجار زۆری خەڵکی کوردستان کە خۆتان نەزانن خەڵکی کوردستان بەشی هەرە زۆری موچەخۆرە، فەرمانبەرە، مامۆستایە، کارمەندە، ئەمانە. بۆیە لە 2014 بەدواوە کێشەی موچە بوو بە کێشەی واقعی بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان کە مامۆستایان و فەرمانبەران.